لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی 800 سەرپێچیان تۆمار کردووە و 122 شوێنیش بەهۆی پابەندنەبوونیان بە ڕێنماییەکان داخراون و 12 کەسیش دراونەتە دادگا. قایمقامی سلێمانی دەڵێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەسەڵاتی زیاتریان بە لیژنەکانیان داوە کە چاوپۆشی لە هیچ کەسێک نەکەن. 825 سەرپێچی تۆمار کراوە، 550 پسوڵەی ئاگادارکردنەوەیان هەبووە بۆ شوێنانە، 122 داخستنمان هەبووە، 12 کەیسی دادگامان هەبووە، 52 تەن مەوادی خۆراکی و بەسەرچوومان هەبووە کە لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندی تەلەفەوە تەلەف کراوە، 48 ملیۆن 250 هزار غەراممان هەبووە بۆ ئەو شوێنانی کە شایستەی غەرامەکردن بوون. ئەگەر تێبینی بکەن ئێمە سەردانەکانمان 1850 شوێنە، بەڵام 122 شوێن داخراوە. بەشێکی زۆری شوێنەکانمان پابەند بوون بەو چوارچەوەی کە بۆیان دیاری کراوە پابەندن بە ڕێنماییەکانەوە کە ئەمە مای خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان. دەسەڵاتێکی زیاترمان ناوە بە لیژنەکان و تەکیدمان لە سەردان و بەسەرکردنەوەی زیاتر کردوێتەوە، بۆیە ئەبینین ئەم مانگە ئیشوکارەکانمان بەراورد بە مانگەکانی تر ئەو جیاوازەیە. لە مانگی ڕەمەزاندا ئەو شوێنانەی سەرپێچیان کردووە بە بڕی 48 ملیۆن دینار غرامەیان بۆ کراوە. پێبژارنەکان لە 50,000 دینارەوە دەست پێ دەکەن تاوەکو 5 ملیۆن دینار. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی گلەی ئەوە دەکات یاساکان وەکو پێویست نین بۆ سزادانی ئەو کەسانەی سەرپێچی دەکەن. پێویستە پەرلەمان یاساکان تونتر بکاتەوە تا خەڵک بوێری ئەوە نەکەن ئاسایشی خۆراک بخەنە مەترسیەوە. بەنسبەت یاسا و ڕێسەکانەوە خۆتان نەزان لەبەرەوەی ئێمە چەند جارێک داوامان لە بەڕێز ئەندامانی ئەنجومەنی پەرلەمانی کوردستان کردووە کە هەندی یاسا هەیە لەو بوارانە لە ئاسایشی خۆراکە لە مەسەلەی کەسپارەکانە بۆمان دەرکرێت بۆی ئێمە دەستکراوەتر بین و دوای بتوانین ئیجراعاتێکی تونتر لەو شوێنە بکەین بۆ ئەوەی دووبارەی نەکەنەوە. بەڵێ من وەکو خۆم چەند جارێک لە 2013 و 2014 کە بەڕێزان هاتون بۆ لامان ئاماژەمان بۆ داوە کە بۆ شوێکی تونتر ئەو ئیجراعاتانەی کە هەیە بەرامبەر ئەو شوێنانە بکرێ بۆی بتوانین کۆنتڕۆڵێکی زیاتری ناو بازاڕەکان بگرێت. بەهۆی داخستنی چەند شوێنێکی بەناوبانگ بەهۆی پابەندنەبوون بە ڕێنماییەکان هەوڵاتیان ترس و گومانیان لا دروست بووە و داوا دەکرێت ئەو هەڵمەتانە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت تا ئەو شوێنانە سزا بدرێت کە لەسەر متمانەی هاوڵاتیان بازاریان گەرم کردووە و لە ژێرەوە ژەهر دەرخواردی خەڵکی دەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.